لبن ناوونیشان آفرت و آشتی و آسایش کنفرانسک لباجر هولیر هاتا لدار خستن و تدا چندین رنمایی جبون هیلانا توندو تیجی لدجی جنان هاتن بحث کرن و ریوبران هیلانا توندو تیجی لدجی جنان لکردستان دبیجید ریجای توندو تیجی لحریم کردستان رو بزیده بونه و به تایبت کشتن و خو کشتن ڕێژەی توندوتیژەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوونە ڕێژەکە ئەگەر بەراورد کەین بە ساڵی ڕابردوو ڕێژەکە زیادی کردووە لە خۆکوشتن و کوشتنەکان لەم دوو و سکاڵەکان زیادی کردی ئەمیش دیارە دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکاری یەکەم بوونی ئەم ڕێژە زۆرەی ئاوارە و پەناهەندە لە هەرێمی کوردستان چکە ڕێژەکانی تونند و تیژیش کە دەرهەق بەوان دەکرێت تێکەڵاوی و ئامارانەی ئێمەوە دەکرێتەوە و خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕاستی بوونی ئەم شەڕە لە ناوچەکە کە بە درێژایی 1700 کیلۆمەتر کارێکی ئاسان نییە. هرچند از سال جبو سالا بهتن چالاکی و کور و سمینار و دامازراندن رکھرو نهلان و تندو تیجیه لدجی جنان برف زده بونه یا لی کشتن و خو کشتن جی برف زده بونه یا و روابر نهلان و تندو تیجیه لحولیر دیار دکات نه تنجن بلکه ظلام جی سکالای تمار دکن ئەو ساڵ داواتۆمار کرد ڕوو لە زیادبوو ناکە ئەویش لێدان و هەڕەشەوانەیە و ئەمە تەنها ئافرەت داواتۆمار ناکە بەڵکو پیاویش داواتۆمار دەکات بەس تەنها لەو دەماگەی 2316 داواتۆمارکرایەکەوە دەتوانین بڵێن 300یان پیاو بووە گوانتر ئافرەت بوونە کە پیاوەکانیش داواتۆمار دەکەن لەسەر کچیان لەسەر خێزانیان لەسەر کوڕیان زیاتر لەسەر کوڕیان داواتۆمار دەکەن. سارا رای پتر جسی و سه پارلمانتارن پارلمان حریم کردستان جنن لوکو اندام کالج ناماف جنان لپارلمان کردستان دیار دکت جبر روشا سیاسی نهای پارلمان کردستان پارلمانتارن جن نشاینه به باشی کار خواب بکن ئێمە لە ساڵی ڕابردوو بە دووادات چونمان کرد کۆبوونەوەی فرەوەرمان لەگەر وەزارەتی ناوە خۆم بکرد و سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی تونند و تیژی ئامادە بوون بەڵام ئەو ساڵ خۆت دەزانین دۆخی پەرلەمان لە چ دۆخێکدا هەیە کەمتر لێژنەکان توانیتیان بە ئەرکڕۆڵی خۆیان هەڵسن و بە تایبەتی لێژنەی داکۆچکرد لە مافەکانی ئافرەتان لە ماوەدا هەزەکەین لەسەر ئاستی لێژنە وەکو کە گروپێک وەکو لێژنەیە کار بکات کارەکانی بەرەو سستی دەڕوا بەڵام لەسەر ئاستی ئەشخاص بەردەوام حزورمان لە کۆڕ و کۆبوونەوە لە مەراسیم و لە کۆنفرانسەکاندا هەیە. لحریم کردستان کارده کرن جبون هلان تند تیجی لدجی جنان لوکو او خویاد کن سال جبو سالا بهتن تند تیجی برف زده بونه یا حبونا تند تیجی لدجی جنان تانها بردامی هیا و اف کنفرانس جبر نهلان تند تیجی لدجی جنان هاتیار خستن ایاس عبدالله NRT هولر